ئێمە ئامادە بووین کە باس لە ئیتیفاقیەی جەزائیر کرا. ئیتیفاقیەی جەزائیر ئەوە بوو حکوومەتی عێراق لە ساڵی 1975دا هەستا بە پیلانێک دژی کورد و تەنازولی کرد لە خاک و سیادەی خۆی بۆ شاهی ئێران. ئەوە بوو هۆی ئەوەی کە شۆڕشی ئەیلول تووشی یونسکۆ بوو. ڕێککەوتنامەی 11 ئازار جێبەجێ نەکرا. بەڵام لە دوای 1975دا هەستان کورد چووە قۆناغێکی تری خەباتدا. گەلی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد توانی پەیوەندی خۆی لەگەڵ وڵاتانی دەرەوە پتە بکە. پەیوەندی کورد لەگەڵ وڵاتی دەرەوە بەرفرەوانتر بوو. حکوومەتی عێراق تا ئیستا بۆ عەقڵیەتە ئەبینین مامەڵاکە لەگەڵ کووردا. طبعاً سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ واشنتن ئەوە خۆی لە خۆیان ئیسپاتەکە کە کورد چۆن توانوێتی خۆی ئیسپات بکە لە ناوگەلی لە ناو وڵاتانی جیهانا و جەنابی سەرۆکی حکوومەت بە سەرکەوتووی گەڕایەوە.